سڵاوی خوا گەورەتان لێبێت من هیوازادە دیلمانیم وەک هەمیشە لە تێک پلەسەوە موبایلی هواوی نۆڤانۆ نوێترین موبایل لە زنجیرەی نۆڤای کۆمپانیای هواوی کە زنجیرەیەکی باڵادەستە لە جوانی دیزاین و کامێرا و ڕوونمادا ئەتوانین بڵێن ئاسەر و مامەدە چووکە هەندێک لە تایبەتمەندەکانی ئاسبەرزی لە خۆگرتووە لە ڤیدیۆ ئەمجارەماندا لە پاکەت دەرهێنان و پێداچوونی تەواوەتی بۆ نۆڤانۆ ئەمجا دەدەین بەرگەرتنی پاتی چۆناییە ئاستی کامێراکانی چۆناییە و هەروەها پرۆسیسەرەکەی لە چ ئاستێکدایە و لە یاری پەبجدا چەند FPS دەبەخشێت و هەروەها ئەو نوێگەرانەیە کە لە ڕووکاری بەکارهێنانی هواویدا هەن وەک لە MIUI 12 چین بۆتان دەخەینە ڕوو. سەرەتا لە ڕوونماکەیەوە دەست پێ دەکەین ڕوونماکەی پێکاتوە لە 6.57 ئینچ لە زۆری ئۆلید کە ڕێژەی 75 پێ چەماوەیە بە تێک ڕایمێبوونەوەی 120 هێرتزکەوا دەکات خێرات و نەرمتر بجۆرێتەوە لە بەردەماندا و وەڵامدانەوەی سەری پەنجەی پێکاتوە لە 300 هێرتز کە ئاستێکی زۆر باشی هەیە لە خێرا وەڵامدانەوەی سەری پەنجەمان و چڕی پێکسلی بۆ هەر ئینجێک پێکاتوە لە 392 پێکسڵ و ئەپژگیری هەردوو تایبەتمەندی HDR و DCI-P3 دەکات و هەروەها توانای نیشاندانی 1 ملیار ڕەنجی هەیە ڕۆشنایی ڕوونماکەمان پێکاتوە لە 800 نیت پارێزگاری لێ دەکرێت لە ڕووپۆشێکی سیرامیکەوە لە ڕووی چیپسێتەوە بەکاربەری سناپدراگۆن 778 جیا کە بناغە کراوە لە سەردووری 6 نانۆمەتر بەرزبوونەوەی فریکوێنسی تاوەکو 2.4 گیگاهرتز بەرز ئەبێتەوە و هەروەها یەکەی ڕێخێری گرافیکی پێکاتوە لە ئەدرێنۆ 642L و زیرەکی دەستکردەکەی لە 12 TOPS پێکاتوە لە هەڵسەنگێنەری ئەنتودودا توانیوێتی 522,870 خەڵ کۆ بکاتەوە لە هەمان کاتدا نۆڤا هەش توانیوێتی 467,000 خەڵ کۆ بکاتەوە لە دواتردا لە تاقیکردنەوەی یاری دەینە سەری ئاخۆچەند FPS دەبەخشێت لە ڕووی بیرگە و ڕامەوە موبایلەکە بەڕامی 8 گیگابایت بەردەست بووە لە زۆری DDR4X و هەروەها بیرگەی ناوەکەی 128 گیگابایت و 156 گیگابایت لە زۆری UFS 2.2 بێگومان دەبێت بەشێکی نوێگەریەکان لە کامێرەدا کرابێت بە بەراورد بە نۆڤا 8 کامێراکان لە بەشی دواوەدا 4 دانە کامێرا لە خۆ دەگرێت کە سەرەکیەکەیان پێکاتوە لە 50 مێگاپیکسل 6 پلاستیک لێنزیە بە تەکنۆلۆژیای هواوی XZ Fusion بە بەرزکردنەوەی ئاسی ڕوونی پێکسلەکان لە وێنەی شەو و ڕۆژدا هەستەوەرەکەی کۆمپانیای سۆنیە لە جۆری IMX 766 وەکەل ئەلفرتەرەکەی RYYB کە بە ڕێژەی سەداتر زیاتر ڕووناکەی هەڵدەبژێت بۆ شوێنە تاریکەکان قەبارەکەی پێکاتوە یەک لەسەر 1.56 ئینچ و قەبارەی پێکسلەکەشی 1 ئینجە تیرەی کرانەوەی هاوێنەکەی 1.9 بە تەکنۆلۆژیای EIS دژەلەرزینی نەرمەواڵەی کامێرای گۆشەفراوانەکەی بە ڕوونی 8 مێگاپیکسڵە کە ئاستێکی باشی هەیە لە چاو نرخەکەی خۆیدا بە گۆشەکردنی وێنە 120 پلە کامێرای پۆرتڕیت پێکاتوە لە 2 مێگاپیکسڵ کە ئاستێکی بڵێم نایابی هەیە لە کاتی وێنە پۆرتڕیتەکاندا کامێرای چوارەم پێکاتوە لە کامێرای ماکرۆ بە مەودای 4 سانتیم ئاستێکی بڵێن باشی هەیە بۆ خستنەڕووی ئەو تەنانێکە لە بەردەمیتی هەرچی دەربارەی کامێرای سێلفێ بە ڕوونی 32 مێگاپیکسڵ هەستەوەری کۆمپانیای سۆنی لە زۆری IMX 615 کە لە نۆچی ڕوونمای موبایلەکە جێگیر کراوە دەربارەی ڤیدیۆ تۆمارکردنی کامێرای دواوە لە توانایدا ڤیدیۆ تۆمار بکەن بە ڕوونی 4K و 30 فریم لە سەرکەیەکدا بە تایبەتمەندیەکانی تۆنی جیاواز و هەر ڕەنگێک نیشان دەدات و چەندەها دۆخی ڤڵۆگکردن سەبارەت بە دۆخی خاوکردنەوەی ڤیدیۆ بە ڕوونی 1080p و 200 فریم لە چرکەیەکدا
و ڤیدیۆ دەربارەی ڤیدیۆگرتەی سێلفی بەڕوونی 4K بە 30 فریم لە چرکەیەکدا. توانستی باتریەکەی پێکاتوە لە 4400 میلی ئەمپێر کە بەلاتانەوەلانەیە توانستێکی کەم بێت، بەڵام جێگەی ئاماژەیە کە ڕووکاری بەکارهێنەری هواوی سیستەمێکی دیجە سەرفکردنی زۆر باشە و کەم وزە بەکار دەبات لە ئەرکە ناوەندەکاندا. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ڕێخستنی تەواوەتی لە نێوان نەرمەواڵە و ڕقاواڵەکەیەتی و زیرەکی دەستکردەکەشی. لایانی دوم ئەوەیە کە خزمەتگوزارەکانی گۆگڵ لە خۆ ناگرێت. وەک بەرچاوە خزمەتگوزارەکان گۆگڵ پێویستی بە وزەیەکی زیاترە. پشتگیری لە بارگاویکەرەوەی 66 واتی دەکات کە لە توانایدا لە ماوەی 38 بڵێک بە تەواوی بارگاوی بکات. ئەگەر بینە سەر باسی دیزانی و لاشەی مۆبایلەکە لە ڕووی دیزاینەوە بەشی دواوەی ئەتوانێت بڵێن بەنزیەکەی هاوشێوەیە لەگەڵ P50 و لێوارەکانیشی لە مادەی ستیل دروستکراوە. ئەستورەکەشی 7.8 میلیمە، بارستاییەکەی 175 گرامە. کارپێکەری ڕووکاری بەکارهێنەری هواوی MUI 12 بە چەندان گۆڕانکاری نیەوە، وەکو گۆڕانکاری لە بەشی پانێڵ و خێراترکردنی ئەدای مۆبایلەکە و زووکردنەوەی ئەپەکان و کەمتر سەرفکردنی وزەی باتریکەوەک لە پێشودا ئاماژەمان پێکرد. دەربارەی خزمەتگوزارەکانی گۆگڵ وەک دیارە لە خۆ ناگرێت، بەڵام هواوی جێگرەوەکانی بۆ دەستەبەرکردن وەک دەتوانین لە ئەپگەلەری و APK پور ئەپلیکیشنی دڵخوازی خۆمان داگرین و دەستخستنی ئەپەکانی گۆگڵ لە G-Space و براوسەری هواوی. دەربارەی یوتیوب ڤانسدمان هەیە و بۆ پێتاڵ ماپمان هەیە. ئەگەر ئەمانە دەستەبەر بوون پێویستیکی زۆر و کارمان لەسەر خزمەتگوزاریەکانی گۆگڵ نابێت. بڵندگۆکانی تاک بڵندگۆیە پشتگیری لە دەنگی هاڕێس و سوپەرلاینەر دەکات. لە ڕووی پاراستنیشەوە پشتگیری لە ناسەرەوەی هەستەوەری پەنجەمە لە ژێرونما و ناسەرەوەی ڕوخسار لە زۆری فیس ئایدی دووڕووی دەکات. ڕەنگەکانی بەردەستخراوی ئەم مۆبایلە بریتین لە سەوزەی کاڵ و شینی ئەستێرەی و ڕەشی ئاوێنەی. هەرچی دەربارەی خاڵی بەرز و لاوازی ئەم مۆبایلە بریتین لەمانە. خاڵە بەرزەکانی پێکاتون نەڕوونمایەکی پێشکەوتوو بە تێکڕانیوەبوونەوەی 120 هێرزی و وەڵامدانەوەی سەری 300 هێرتزە کە یەکێکە لە باشترین ڕوومەکان بۆ کاتی ئێستامان. و هەروەها چەماوەشە کە جوانێکی زیاتری بەخشیەوە بە دیزانی پێشەوە. ئەمەش وای کردووە تێچووی گرانتر بێت بە مۆبایلەکە. وابوونی کامێرایەکی 50 مێگاپیکسلی بە کەلەرفلتەری RYYB وەکو باسمان لێوە کرد بۆ وێنەی ڕۆژ و شەو ئاستێکی باش پێشکەش دەکات. و بۆ سێلفیەکەش بە هەمان شێوە ئاستی باتری وەکو باسمان لێوە کرد لە ڕووکاری هواوی سیستەمی سەرفکردنیەکی وزەی باشی لە خۆگرتووە و خێرا بارگاویەکەشی 66 واتە کە بڕێکی گونجاوە. بارستاییەکەی پێکاتوە لە 175 گرام کە بڕێکی کەمە و کەجێ دەستخۆشیە بۆ کۆمپانیای هواوی. دەربارەی خەڵە لاوازیەکان دانانی پرۆسیسەرێکی ئاست سەر و ناوەند کە ڕاستە ئاستێکی زۆر باشی هەیە بۆ هەموو کردەیەکان، بەڵام دەکرا بۆ ئەم نرخە بەهێزتر لەمەی بەکار هێنا بووایە. بوونی تاک بڵندگۆ نەوەک ستێریۆ هەرچەند تاقیبمان کرد ئاستێکی باشی هەبوو، بەڵام بەداخەوە دوانە بڵندگۆ نییە. تانیکردنە یاخودنا ئەگەر تۆی بەکارهێنەر گرنگێکی زۆر بە لایانی ڕوونما و باتری و کامێرا دەدەیت ئەوە ئەم مۆبایلی هەڵبژێرە کە یەکێکە لە باشترین مۆبایلەکان لە چاونرخی خۆیدا کەوەک لە پێشودا باسمان لێوە کرد. سەبارەت بە نرخی ئەم مۆبایلە لە تەواوی بازاڕەکان و پێشانگاکانی هواوی لە عێراقدا بەردەستە بە نرخی $490 و لە کاتی کڕینیشدا فریلەیسێک بە دیاری وەربگرا کە نرخەکەی $55. لە کۆتاییدا پێداچوونەوەی تەواوەتیمان بۆ مۆبایلی هواوی نۆڤانۆ ئەنجامدا. هیوادارین سوودێکمان گەیاند بێ. ئەگەر بەدڵتان بوو لایک و سەبسکرایبام بکەن و هەموو پشتگیریەک بۆ هاوڕەکانتان بنێرن. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.